پەرلەمانی کوردستان ئەمڕۆ کۆبەوە دیارە کۆبوونەوەکە لێستا بەهۆی ناکۆکی لەسەر پێشنیازە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزان و ژنان کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان بۆ ماوەیەکی کاتی دواخرا دیارە چەند هۆکارێکی هەبوو زیاتر لە ئەندام پەرلەمانتار داوایان کرد گفتوگۆ لەباری ئەو پێشنیازە یاسایەوە نەکرێت چونکە پێچەوانەی شەرعە ئەوەندەی دیکە خێزان هەڵدەوەشێنێتەوە خزمەت بە خێزان ناکات لە هەرێمی کوردستاندا دیارە بەپێی بەرنامەی کاری کۆبوونەوەکەی ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان خوێندنەوەی دووەم بۆ پێشنیازە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزان و ژنان دەکرا هەروەها بۆ پرۆژە یاسای پەروەردە و فێرکردن پێشنیازە یاسای پاراستنی ئاژەڵان لە هەرێمی کوردستاندا ئەم بابەتانە بوون کە ئەمڕۆ پەرلەمانی کوردستان لەسەری گفتوگۆی دەکرد دانیشتنی ئەنجام دەدا لەسەر ئەم بابەتە و کۆمەڵێک پرسی دیکە کە لە هەرێمی کوردستانە و وابەستەی بە پەرلەمانی کوردستانەوە من بەڕێز سەرکۆ ئازاد کە بەڕێزی ئەندامی پەرلەمانی کوردستانن لە فراکسیۆن یەکێتی ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانمان دەبێت کاک سەرکۆ سپاس بۆ ئامادەبوونت پێشەکەی دەمەوێت بزانم کۆبوونەوەکەی ئەمڕۆ چۆن بەڕێوەچوو و بۆچی ئەم ناکۆکیە ڕوویدا. لە ڕاستیدا ئەمڕۆ بەپێ ئەوەی کە بەڕێز سەرۆکی پەرلەمان بانگێشتی پەرلەمانتارانی کردو و دواتر بەرنامەی کاری دانیشتنەکەی بڵاو کرایەوە لەسەر سێ تەوەر بووە یەکیان خوێندنەوەی دووەم بۆ سێ پرۆژە یاسا بووە یەکێکیان پێشنیازە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزان و ئافرەتان لە هەرێمی کوردستان و دووەم پێشنیازە یاسای پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان و سێم پرۆژە یاسایش ئەوەی کە پەیوەستە بە مافی ئاژەڵان لە هەرێمی کوردستان و بە یاسایەک مافی ئاژەڵان تیا فراهەم کرێت. باشە ئەو ناکۆکی چی بوو کە ڕوویدا و بۆی کە بۆ ماوەیەکی کاتی دانیشتنی پەرلەمانی کوردستان ڕابگیرێت هێندە گەورە بوو کە پەرلەمانی کوردستان دانیشتنەکەی ڕابگیرێت؟ خۆی لە ڕاستیدا ئێستا بەشێک لەو کارانەی کە ئاکرێت بەڕاستی ئەمە وەکو بۆ نمونە بۆ خۆمان ئەو دەستەی سەرۆکایەتی و پەرلەمان پێویستە کات بۆ نمونە ڕێگە بدرێت بەوەی کە هەموو پەرلەمانتارەکان بتوانن ئاخاوتن بێ ینی جگە لەو کێشە پێشووتری هەندێک پێشەوەی بێتە سەر ئەو بابەتان دێکێشا بوو ئێمە بۆ نمونە بەجلی هێزەکانی ئاساییشەوە بەشدار بووین لە پەرلەمان نانێشت ینی نقطەی نیزامیمان پێشکەش کرد بەوەی کە ئەم پێویستە کات یەکێک لەو مادانەی کە دابنرێت بۆ مۆزوعی دانیشتنەکە پرۆژە یاسای خانشینی هێزەکانی ئاسایش و ناوخۆی کە گرنگە بە هەموو بەشێکی زۆری توێژی هەرێمی کوردستان و بە تایبەتیوانەی ئەو هێزانەی کە ئارامی و ئاسایشی ئەم وڵاتە پارێزن و دوای چەندین ساڵ لە خزمەتکردن بە موچەیەکی کەمەوە خانشینە کرد. ئەمە بۆەوەی کە یەکێک بوو لەو تەوەرانەی کە پێشووتر کێشەی دیا بوو دواتر هاتنە سەر پرۆژە یاسای پێشنیازە یاسای توندوتیژی خێزانی و ئافرەت ئەمە بەڕاستی لە بینی ئەوەی کە هەندێک پەرلەمانتار داوایە کرد کە دانیشتنەکە دوا بخرێت و خوێندنەوەی دومیش دوا بخرێت بۆ ئەوەی بتوانن زۆربەی لایەنەکانی تر و کەسانی پسپۆر و لیژنە تایبەتمەندەکانی وەکو ئەو قاف کە بەشدارن لە نووسینەوەی ئەو پرۆژە یاسایانەی کە ڕاهەندێکی ئاینی کە پەیوەستە بە شریعەتی ئیسلامەوە بتوان ڕێڕێی بۆچوونی ئەوان وەربگرێەوە یا هیفتوای هەرێمی کوردستان وەربگیرێت ئەمە جەدەلێکی زۆر بوو و بەشێکیشی داوای کرد کە بەردەوامیە بێت دواتر سەرۆکی پەرلەمان پشێویکرد لەمەوە دروست بوو و ینی پێک هەڵبژان لە ڕووی قسەکردن و ئەوانەوە دواتر سەرۆکی پەرلەمان بۆ ماوەی 15 خولەک دانیشتنەکەی دواخست و دواتریش بۆ ئەوەی کە سەرۆکی فراکسیۆنەکان دابنیشن بۆی بزان ڕێگە چارە چییە و چۆن بکرێت بۆ ئەوەی ئەم پرۆژە یاسایە بە شێوازێک بێت کە هەم لە خزمەتی هەموو توێژی خێزانە بێەوە بێتەوەی کە هەموو لایەنەکان چونکە ئەمە ڕەهندێکی گشتی هەیە و تایبەتە بە ژیان و مامەڵەکردنی هەموو خێزانێک لە هەرێمی کوردستان و ئەمە پەیوەست نییە بەوەی کە کەسێک یان لایەنێک بتوانێت بە ئیرادەی خۆی بسەپێنێەوە گوێ نەگرێت لە لایەنێکی کرد چونکە بەڕاستی ئەمە تایبەتە بە هەموو خێزان ڕەهەندی سیاسی نییە بڵێن ئەمە من بلانەی سیاسی پێویستە کات
کاکسەرکۆ جەنابەت کەمێک بەر لە ئێستاش کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی تەبوو بە نزیکی ساعت 11 ئەو ناوە سەبارەت بە هێزەکانی ناوخۆ ئاسایش کە ئێستاش تشکێکی کەمت خستە سەری ئەم پرۆژه یاسایە ئەم یاسای کێشەی چییە هێزەکانی ناوخۆ ئاسایش پێویستە لە پەرلەمانەوە چیان بۆ بکرێت لە ڕاستیە ئێمە لە ساڵی 2009 پێشەشمان کرد دواتر لە ساڵی لە دەی سێ ساڵی 2020ەوە پێشنیازە یاسای خانشینی هێزەکانی ئاسایش و ناوخۆمان وەکو فراکسیۆنی یەکێتی پێشکەشی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کرد و دواتر ئەم جەدەلێکی زۆری لەسەر دروست بوو دواتر تیان با ئەمە ڕێی حکوومەت وەربگرین و ئەنجومەنی وەزیران و وەزارەتی ناوخۆ و لیژنە پەیوەندیدارەکان کە پەیوەستن بە ئەو پرۆژە یاسا و دواتر ئەمانە هەموو ئەم سایکلانەوە ئەم مەرحەلانەی خۆی تێپەڕی و ینی لە ماوەی ئەم 4 ساڵە چەندین پرۆژە یاسایی کە حکوومەت نردوێتی بۆ پەرلەمان هەبوو لە ماوەی مانگێکە تێپەڕیوە هەبووە لە ماوەی کەمتر لە مانگێکە پرۆژە یاسامان هەبووە بە 21 ڕۆژ تێپەڕیوە ئەمە بەڕاستی ئەمە جێی نیگەرانی ئێمەیە و ئێمە بە ئاشکرا لە ناو قای پەرلەمانە باسی ئەومان کرد دەبوتمان پێویستەکە بەڕاستی سەرۆکایەتی پەرلەمان خەمی ئەم توێژەیە بێ بەڕاستی ئەمە پەیوەستە بە ژیان و گوزەرانی ئەو هێزە ئەمنیانەی کە چەندین ساڵە خزمەتی ئەم وڵاتاکەن و ئەم وڵاتە پارێزن لە تیرۆریست و ئەم وڵاتە پارێزن لە مافیاکانی تیلیاک و مافیانەی کە بوونەتە هەوەی مەترسی تێکدانی کۆمەلگای کوردی ئەمانە هەموو کاتێک ژیانی خوانیان خسۆتە مەترسیەوە پێویستە کات گرنگی بەمە بدرێەوە ناکرێت بێدەنگ بێ لەمە ئێمە ڕخنەکانمان ڕاستی ڕخنەکەمان لە وەزارەتی ناوخۆیە و لە ئەنجومەنی وەزیرانە و دواتری شۆک و سەرۆکایەتی پەرلەمان پێویستە کات فشاری زیاتر بکە و دەیتوانی بخاتە بەرنامەی کارەوە ینی ئەمە توێژێکن کە هەموو خەڵکی کوردستان و هەموو لایەکمان قەرزاری ئەوانن کە بە ڕۆحی خۆیان بەڕاستی ئارامی وڵاتە ئەم هەرێما پارێز و خۆیان کروتە فیدا و بەشێکیان هەیە هەر بەشێکی لە جەستیان لە دەستداوە لە پێناو ئاسایش هەرێمی کوردستانە هەم هێزەکانی زێرەڤانی و بەرگری و فریاکەوتن و ئاسایش و پۆلیسی هەموو جۆرەکانی بە پۆلیسی مەحالیەوە و ئەوەی کە پێوەستە بە پۆلیسی نەوت و گاز و ئاگرکوژێنەوە ئەوەی کە ئەمانە موچەکانیان یعنی ناحەقێکی گەوراکرێ بەرامبەر بە هێزەکانی ئاسایشی ناوخۆ و پۆلیس کە نایانەوێت ئەم پرۆژەیە بێتە پەرلەمانەوە ئێمە وەکو فراکسیۆنی یەکێتی و ئەو بەڕێزانەی لە فراکسیۆنی یەکێتین لە لیژنەی ناوخۆ چەندین جار یاداشتیان داناوە زیاد لە 12 جار لەگەڵ وەزیری ناوخوا کۆبوونەتەوە و جەختیان کردوێتەوە لەسەرەوەی کابێت ئەم پرۆژە یاسایە بێتە پەرلەمانەوە و حکوومەت ڕێی بە بەڵام بەداخەوە کەم تەرخەمیەک و خەمساردیەک هەم لە سەرۆکایەتی پەرلەمان و هەم لە ئەنجومەنی وەزیران و وەزارەتی ناوخۆیە بینین بۆیە ئێمە کاتوین بۆ کە بتوانین نوێنەرایەتیان بکەین و بتوانین ئەو مافە مکتەسەبەی کە خۆیان هەیە بەدەستی بێنن و پارێزرا و بێژیانی ئایندەیان کاکسەرکۆ وان نزیک دەبینەوە لە 4 ساڵ تەمەنی پەرلەمان 6 بە کۆتایی دێت لە ماوەی ئەم 4 ساڵەیە گرنگترین پێشنیازە یاسا کە خراوەتە ناو پەرلەمانەوە گرنگترین یاسا کە لە پەرلەمانەوە دەنگی لەسەردرا و بۆ بە یاسا پرۆژە یاساکان ینی گرنگترینیان چی بۆ کە لە بەرژەوەندی خەڵکا بوو بێ موچە خۆران نابوو بێ پێشتر قەیرانی دارایی هەبوو و دیارە پرۆژە یاخود یاسای تایبەت بە موچە بوجە نەهاتوە ناو پەرلەمان بە ئێستاشەوە چی دەکرێت بۆ ئەم یاسای بێتە ناو پەرلەمانەوە لە بەرژەوەندی خەڵکا بێت خۆی لە ڕاستیە یەکێک لەو کێشە گیر و گرفتانەی کە ئێستا لە هەرێمی کوردستانی توش بووە و بۆتەوەی کە بەشێک لە شارەکانی هەرێمی کوردستان هەست بەوە بکەن کە ئابلوقیانە درێ و هەست بەوە بکەن کە نەعەدالەتی هەیە لە دابەشکاری سەرۆت و سامانی ئەم وڵاتە هەم بۆ پارێزگاکان و هەم بۆ هاوڵاتیان و هەم بۆ ئەو توێژانەی کە هەیە نەبوونی بودجێ ئەگەر یاسای حکوومەتی هەرێمی کوردستان لە کارنامەی و هێڵە گشتەکانی خۆیان کە لە بەردەم پەرلەمانە سوێندی یاسایان خوارد باسییان لەوە کرد کە ئێمە
پرۆژه یاسایی بجانێرینە پەرلەمان و پەرلەمان بیکا بە یاسا و ئەگەر ئەمە بووە بەڕاستی کێشەی مامۆسایانی گرێ بەس کێشەی پزیشکان وانە بێژان ئەمانە هەمووی ئەتوانرا بە پێی ئیمکانێتی ئەو ئەو ماوەی کە لە بەردەستا ماوە چاوەڕێ دەکرێن ئەم یاسا پرۆژه یاسا بێتە پەرلەمانەوە. ئەگەر من ڕازگۆ بم لەگەڵ جەناب و بینەران و خەڵکی کوردستانە بە خەناعەتی ئێمە ئەم کابینێ نیەتی نییە کە بۆ ئەم ساڵیش پرۆژه یاسای بوو جەبنێرێ بۆ پەرلەمان و هەرێمی کوردستان دوای 30 ساڵ دوت بێتە خاوەنی یاسای بودجە کە ئەمە ئەلفبێی حکومداریە بۆی بتوانرێ هەم خەرجی و هەم داهات و لەسەر میزاجی شەخصی پارێم هەرێمەدا بەش نەکرێ و شەفافێت هەبێ و بە دوواداچوونی کاری پەرلەمانیش لەسەر ئەم یاسایە بێ بەڵام بەداخەوە لە 2 ساڵی ڕابردووە چەندین جار بەڵێ نێوایان پێدان کە یاسای بجانێرین و دانیشتنیان کرد و ڕۆژمێری پەسەندکردنی یاساکەیان دانا بەڵام بەداخەوە هیچی لێ سەوز نەبووە هەموو ساڵێکیش داواکەن لە وەزارەتەکان کە خەرجیەکانیان و بەرهێنانی گشتیشیان بنێرن بۆ وەزارەتی دارایی هەموو ساڵێکەما کرێت و بەڵام دواتر لە ئەنجومەنی وەزیرانە ئەنێژرێت بەڕاست. باشە کاک سەرکۆ بە پرسیارێکم هەیە لەسەر ئەو سیستمی ڕێژەی لە 43 بۆ لە 57 کە بەڵام بەر لەوا دەمەوێت لەسەر پرسی ڕێگاوبانەکان و خزمەت گوزاریەکانی دیکە پرسی سوتەمەنی لە هەرێمی کوردستاندا چی تازە کرا لەم کابینەی حکومەت یاخود لەم خولەی پەرلەمانی کوردستاندا و ئەو ماوەی کەوا نزیکی 3 مانگێکم تریشی ماوە 2 مانگێکەکە کە لە بەردەستا ماوە چاوەڕێی چی دەکرێت دوای ئەوە کارەکانی پەرلەمان دیارابێ بەکاربڕێکرد. لە ڕاستیدا ئێمە من بۆ خۆم ئێمە دوێنێ لەگەڵ فراکسیۆنی یەکێتی و پەرلەمانتارە بەڕێزەکانی کە یادداشتم ئامادە کرد بۆ ڕێگای کەلار سلێمانی ئەوەی کە پێویستە کات ئەو پرۆژەیە تەواو بکرێت کە لە ساڵی 2013 خەریکن و بودجەی بۆ تەرخان ناکرێت 37 واژومان کۆ کردوێتەوە بۆ بانکێشکردنی وەزیری ئاوەدانکردنەوە وەزیری دارایی و وەزیری پلاندانان و لایەنی پەیوەندیدار لە ئەنجومەنی وەزیران بۆی تر کۆتایی بەم شاباش لێدانەی کە بەس تەنها ڕقەمە نێرن بۆ دابینکردنی ئەو پرۆژە استراتیژیانەی کە پەیوەستە بە ڕێگاوبانی هەرێمی کوردستان و پرۆژە نەیتری هەموو پارێزگاکان و بە تایبەتی ئێستا کە ڕێگای کەلار سلێمانی بۆ بە ڕێگای مەرگ و هەموو ئەو دوو سایدانەی کە لە سلێمانی و بۆ هەولێرە ڕات ئەمانە هەموو پرۆژەکانیان زۆر بەسستی کارەکانی تیاکرێ و وەزارەتی ئاوادانکردنەوە پێشنیازێکی کردووە لەناو پەرلەمانە کە ئێمە داوامان لێکرد کە پێویستەکات ئەمانە پێویستی بە و بەرهێنانی گشتیە و پێویستی بە بودجەی گشتی دابین بکرێت ئەو موچێ ئەو پارەیە بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان تەنها ژماران ێرێ بۆ سلێمانی و دواتر ئەوەی کە جەناب باسی کرد ئەو کێشەی کە لەوایە کە ڕێژەی لە 43 بۆ 57ەکە پەیوەستە بۆی کە لە داهاتی ناوخۆی سلێمانی لە 43 دابین کرێت بۆ تەمیلی موچەوە لە هەولێر و دۆک و ئیبراهیم خەلیل و حاج جێمەران و سمێرکا و ئەوانەوە لە 57 بێت کە ئەمە بەڕاستی چی بۆ دەکرێت ئەندام پەرلەمانەکان لەسەر ئەم بابەتە کۆدەنگیەک هەیە بۆەوەی ئەم سیستمی ڕێژەی لە 43 و 57 کۆتایی پێبێت و یەک خەزینەی گشتی هەبێت لە هەرێمی کوردستانە بۆ کۆکردنەوەی داهات کەیتر لەگەڵ ئەندامانی پەرلەمان کێ لەگەڵ بڵێ وڵی ئەوەی کە ئێمە ئاگاداربین بۆ منە فراکسیۆنی یەکێتی وە سەر بەخۆکان و دوێنێ زوتنەوەی گۆڕانیش فراکسیۆنی گۆڕانیش ئاماژەیان بەوەدا و فراکسیۆنی کۆماڵ و یەکگرتووەنەوەی نوێ بەڵام ئەوەی لە ڕوو یانەوەی کە باسەکرێت زۆربەی فراکسیۆنەکان لەگەڵەوەیان بەڵام لە ڕاستیدا نایڵن تێپەڕێ و قەنەعەتمان وایە لەما پێویستەکات ڕوئیای سەرۆکی حکوومەت و پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئەمە بگۆڕێت کە ئێمە بەڕێ سەرۆکی حکوومەت لە بەردەم پەرلەمانی کوردستانە باسی لەوە کردوە کە حکوومەتێکی یەکگرتووی بەهێزێ بێت کە لە زاخۆ بۆ کفری بێت بەڕاستی ئەمە قەنەعەتەکە بوو بەڵام کە دێیتە سەر بواری واقعی و عملی ئەبینین ئێستا
دوو مامەڵاکرێت لە بەڕێوەبردن، دوو مامەڵاکرێت لە دابینکردنی پارە، دوو مامەڵاکرێت لە بڕیارەکان. ئەمە وای کردووە کە ئێستا بۆ نمونە شاری کۆکو سلێمانی بە پەرایەزخراوی و پرۆژەکانی تێدا پەک بخرێەوە تەنها خەمی گەورەی ئیدارەی سلێمانی و ئەوە بێت کە کۆکردنەوەی داهات پێ بۆ ئەوەی بتوانێت تەمیلی موچە بکە کە لە کاتێکدا ئێمە لە مانگی ڕابردووە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی سامانە سروشتەکان 1 ملیار و 135 میلیۆن دۆلاری داهاتی نەوتی بووە، تەنها 500 میلیۆن دۆلاری دابین کردووە بۆ موچە ئەوە کەیتری دەیەوێت لە داهاتی ناوخۆی پارێزگای سلێمانی و پارێزگای هەولێر و دووە کە خۆتەزانی ئەو پارێزگای هەولێر و ئەو بەوەی کە پایتەختی هەرێمی کوردستانەوە و زۆرترین کۆمپانیا گەورەکانی بواری نەوتی و پیشەسازی و ئەوە بەرێنان لە هەولێرە و بەبوونی هەموو ئەو قونسوڵیانەی کە هەیە لەوێ و خۆتان نەزانن کە یەکێک لە گەورەترین دەواازە سنووریەکان لە ئیبراهیم خەلیلە لە زاخۆیە ئەمەش خۆی دەرخەری ئەوەیە کە توانرێت یعنی ئەگەر بەو شێوازە بێت دایان قاتە داهاتی ناوخۆی پارێزگای هەولێر و دۆک لەسەر لەگەڵ سلێمانە. بەڵام ئێمە باوەڕمان وایە قەنەعەتمان وایە ئەکرێت خەڵکی داهاتی ناوخۆی پارێزگای هەولێر بۆ خەڵکی پارێزگای هەولێر و بۆ پرۆژەکانی هەولێرە تەرخام کرێەوە ئیدارەی زاخۆ و سۆران و دۆک پارێزگای دۆکیش بە هەمان شێوە داهاتی ناوخۆیان بۆ خۆیان خەرج بکرێت. بەڵام پێویستە کات دابینکردنی موچە لە سیادی بێت و بتوانرێت لە داهاتی نەوتی و ئەوانەی کە پەیوەستە بە چۆنەڵێ بودجەی گشتیەوە لێوە دابین کرێ بەڕاست. باشە کاکسەرکۆ دوا پرسیارم با بکەم بەم پرسیارە ئەویژەوەیە ئێوە تا چەند لەم کابینەی حکوومەت لە ئەدای کارەکانی حکوومەت لەم کابینەی رازی بوون و لەم خوڵی پەرلەمانیش تا چەند لە ئەدای رازی بوون؟ لە ڕاستیدا من یەکەم جارە ڕەخنە لە خۆمان بگرین بەڕاستی باسی پەرلەمان بکەم و دواتر دێنە سەر حکوومەت. پەرلەمان بە قەنەعەتی ئێمە سەرۆکایەتی پەرلەمان و ئەو زۆرینەی کە لەناو پەرلەمانە هەبووە کە بە هەموو شێوەیەک حکوومەت ئاراستەیەکات و ئەمە کێشەیەکی گەورەی دروست کرد و بۆ کاری پەرلەمانی و دەستەی سەرۆکایەتیش لە ئاستی ئەو بەرپرسیارەتیان نەبوو، ینی خەمی ئەو کێشە و گیر و گرفتانەی هاوڵاتیان کە هەبوو لەسەر لە هەرێمی کوردستانە نەیانتوانی بتوانن بیخەنە ناو بەرنامەی کارەوەی و یان کۆمەڵێک ڕاستپاردە لە ڕاستپاردەوە بکرێت بەوەی کە بڕیار کۆمەڵە بڕیارێک دەرکرا لە پەرلەمانی کوردستان و حکوومەتی پێیشبار کرایە بە تایبەتی لە مۆزوعی پاشەکەوتی موچە و لێبڕینی موچە و گەڕاندنەوەی پاشەکەوتی موچە و ئەوەی کە پێوەستە بە مامۆسایانی وانە بێژ و پێوەستە بە گرێبەس و پێوەستە بەوانەی کە ئەمانە هەمووی ئەتوانرا بە قەنەعەتی ئێمە توانرا و بە زۆرینەیش ئەتوانرا تێپەڕایە کاتێک هەر کەسێک دەنگی نەدایە و کاتە بۆ هەموو ئەو توێژانەوە هاوڵاتیانی کوردستان دەرکەوتە. یەکی کە لە کێشەکانەوەیە پەرلەمانی کوردستان نەیتوانی فشارەکانی بەردەوام بێ و بەوەی ئەو زۆرینەی کە دیسان باسیەکەمەوە و ئەو گۆڕانکاری کە لە ناو پەرلەمانە کراوە کە زۆرینەیەک ئێستا بە پارتی دیموکرات و کوردستان و لەگەڵ پێکهاتەکان کە بەداخەوە لە هەموو ئەو بوارانەی کە دێتە سەر مەوزوعی پرساندنە بانگێشکردنە هی حکوومەت لەگەڵیان و ئەمانە 50 زایدێک یان پێویستە بووە ئەم پێکهاتێک لە خولی پێشترا بەم شێوازە نەبوو و خۆتەزانی ئەو هێزانەی دەرەوەی پارتی دیموکراتی کوردستان 50 زایدێکیان هەبوو. ئەمە گۆڕانکاریە کە کاریگەری کردبووە سەر ئەدای کاری پەرلەمانی و زیاتر کار لەسەر ئەو پرۆژە یاساناکە کە لە حکوومەتەوە دێ. وی دووەمیش بەداخەوە دێمە سەرەوەی کە نەیتوانی پرۆژە یاسا بە ئیجبار بکە بە پەرلەمان بۆ ئەوەی کە ئێمە پەرلەمانی کوردستان سێ ئەرکی ئەساسیمان هەیەکیان یاسادانانە، دووەم دەرکردنی یاسای بودجێ و سێم چاودێریکردنە. ئێمە گەر پرۆژە ئەم سێ کۆڵەکەی کە هەیە پەیوەستە بە چاودێریکردنەوە گەر یاسای بودجە بێ ماتوانین فلستاک و ملیارەکانی حکوومەت بە دووادا چونکەین.
حکوومەت بە قەنەعەتی ئێمە زیاتر بە دروشم کاری کردووە نەیتوانیوە لە ئاس داخوازیەکانی خەڵکی کوردستانە بێ و لە ئاس ئەو کەم و کورتیانی لە سوتەمەنی لە بنزین گرانی و لە نەبوونی نەوتی سپی و لە بۆی کە بەرزبوونەوەی نرخی کاڵاکان ئەمە نەیتوانیوە بتوانێت ڕێگە چارەیەک بدۆزێتەوە بۆ ئەم کێشانەی کە ڕوبەڕۆی هەرێمی کوردستان بووتەوە و بوونی قەیرانی کێشەی نەوتیش لەگەڵ بەغداداوەشێکێکە لەو کێشە و گیر و گرفتانی کام حکوومەتێناتە سەر هەرێمی کوردستان وە لە ئایندای بینین کە گیر و گرفتێکی زۆر گەورەیە کە هاتوتەوە نەبوونی یاسای بودجەش دیسانەوە کە لە کارنامەی ئەم حکوومەتە بووە شەفافیت و ڕوونی ئەم کابینەیە خاتە ژێر پرسیاری جددیەوە. بەڕێز سەرکوازات کە بەڕێزاندامی پەرلەمانی کوردستان من لە فراکسیۆن یەکێتی زۆر سپاس بۆ ئامادەبوون کاک سەرکۆ.